حديثك صحيح سنن ابن ماجه هاتوا إمام أبو سعيد خدري رضاي خوالي بدا فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم يتعوذ من عين الجاني وعين الإنسان. بيغمري خوا صلى الله عليه وسلم بردوان پنا اگر بخواي گەورە دەی فەرموو خوایەگیان بمپارێزی لە چاوپیسی جنۆکە شەیتانەکان لە چاوپیسی مرۆڤەکان. وا نەزان بەستەنیا جاری وایە جنێک چاوی لە ئێمە داوە تووشی کێشە بووینە. ئەم حەدیسە بەڵگەی لەسەرەوەی هەروەکو چۆن مرۆڤی چاوپیس هەیە ئاوا جنۆکە و شەیتانی چاوپیسیش هەیە تۆ نایبینی ئەو چاوت لێدە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بەردەوام دەی فەرموو خوایەگیان لە هەموو کەسێکی چاوپیس و حەسوود بمپارێزی ئیتر جنۆکە و شەیتان بێ یا مرۆڤ بێ. بەڵام کاتێک کە سوورەتی فەلەق و ناس دابەزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أخذ بهما وترك ما سوى ذلك. هەر ئەوەندەی سوورەتی فەلەق و ناس دابەزی ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازی لەوەی پێشوو هێنا، یعنی بەو شێوەیە زیاتر چی دەخوێنا بەس فەلەق و ناس بۆی کە خوای گەورە بیپارێزێ لە چاوپیس لە حەسوود لە شەڕی مرۆڤی حەسوود و چاوپیس. کەواتە تۆ ئەگەر بتەوێ وەکو ئیمامی عقبە ڕەزای خوا لێ بێ کە فەرمی پێغەمبەری خوا پێمی فەرموو صلی الله عليه وسلم تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما. ئەی عقبە پەنا بگرە بە خوای گەورە لە شەڕی ئینسانی خراپ و حەسوود بە فەلەق و ناس، چونکە هیچ شتێک نییە پەنای پێ بگری بە خوای گەورە لەوە باشتر بێ کە ئەم دوو سوورەتە پیرۆزە بخوێنی. نەک پەنا بەخوا بڕۆی مور و هەڵواسی، بڕۆی ناڵێک هەڵواسی پەندول و ڕیبەڕێستان، بڕۆی موروێکی شین دابنی، ئەمانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک شتێک هەڵبواسێ بۆ ئەوەی لە چاوپیس بە دووری کە ئەوە شەریکی بۆ خوا بڕیارداوە دروست نییە.